من وەکو حەماسەتێکی خۆبەخشی هەستم بەو زەرورزیانەی ئەو برا خۆشەویستانە کرد حەزم لێ بوو زۆر بە دڵەوە بە سافیەوە هاوکاریان کۆکردنەوەی کۆمەک لە سەرجەم پارێزگاکان بۆ چەند سەماڵ و دەوروبەری بەردەوامە تاوەکو ئێستا لە قەزای قوشتەپەم کۆمەڵێک گەنجی خۆبەخش لێرە هەستاون بە کۆکردنەوەی کۆمەک بۆ ماوەی چەند ڕۆژێک و تاوەکو ئێستاش بەردەوامن جا ئەشیای جۆرا و جۆر لێرە هەیە ئەمە بە نمونەی یەکێک لەو کەلوپەلانەیە کە مزەخەشیان هێناوە بۆ ماڵانەی کە مزەخەیان سوراوە لێرە یاری منداڵان هەیە فەرشەیە سۆبا هەیە جا هەر شتێک کە لێرە بزانن کە خەڵک پێویستێتی ئەوان خەڵکی ناوچەی ینی قەزای قوشتەپە و دەوروبەری هێناویانە لە کۆمەکە بەشداریان کرد و جادەمێت یەکێک لەو گەنجانە وەربگرم کەوان چەند ڕۆژێکە بۆ کارەسان قوربان سڵاو لێبێ ماندوو نەبی دەمێت پێم بڵێ ئێوە تاوەکو ئێستا چیتان کۆ کردێتەوە چەند ڕۆژ بەردەوامن سەرەتا بەخێر بێن ئێمە وەکو گەنجانی خۆبەخش قایمەت قەزای قوشتەپە هەفتەمین ڕۆژی کەمپینەکەمانە کە ڕامانگەیاندە و بەیانی ڕۆژی هەینە کۆتا ڕۆژی کەمپینەکەمان دەبێت وەک کۆمەک و هاوکاریەکان ئەرزاقی خۆراک هاتیە برنجە شەکرە ڕوونە هەموو شتێک هاتیەوە لە یاتاقی مەسەن ناوماڵ دۆشەکە بەتانیە سۆبەی کارەباییە ئەنواع ئەشیا هاتیە لێرە مەسەن کۆمبارە فەرشە هەموو شتێک هاتیە لە قەماوانی قەزای چەند سەماڵ زۆر باشە قوربان دەست خۆش بێت ئەوەی ئەو خۆبەخشە باز دەکاتن کۆمەڵە کەلوپەلی جیاوازێرە جایەکێک لەو کەسانەی کە لە نێو گروپە بەشدارە پێشمەرگەیەکی خۆبەخشە لەگەڵەوەی کە مامۆستا سڵاو لێبێ دەوەرە دوو قسەم بۆ بکە ماندوو نەبی باشی ئەحواڵت چاچی زۆر سپاس دەمەوێت پێم بڵێ پێشمەرگەی لە ئەرکەکە هاتیەوە خەریکیەوە کۆمەکەی چی وای لێ کردی ئاوا بەگڕوتینەوە بی بۆ من وەکو حەماسەتێکی خۆبەخشی هەستم بەو زەرورزیانەی ئەو برا خۆشەویستانە کرد حەزم لێ بوو زۆر بە دڵەوە بە سافیەوە هاوکاریان بکەم وەکو گروپێکی کۆمەلگای قەزای قوشتەپە هەستم بەوە کرد کە لە ماڵدا نەنشم ئامادە بم لە خزمەتی ئەو خەڵکەدا بم بە هەر شێوێکی لەگەڵ برایانم خزمەتیان بکەم باشە مامۆستا پێم بڵێ تاوەکو ئێستا چەندتان پارە کۆ کردوتەوە چەندتان کەلوپەلەکان چی و چین بە گشتێگەر بۆم باز بکەیت کەلوپەلەکان عەفوان لە بەتانیەوە بگرە لە ئەرزاق و لە بگرە لە شمەک و لە هەر شتێکی موادی کارەبایی بی و هەر شتێک پێداویستێک هەبوو ئێمە وەرمان گرتووە بەوەی کە هەر کەسانێکی ئینسانی فەقیریش هاتوو لێمە وەرگرتووە کە دڵی نەشێتن بەرامبەرمان بڵێ ها ئەو شتەمان لێوە نەگو ئەمە ئەو شانش بە سەربەرزی و ڕەوانەی قەزای چەمچەماڵ و تەکێ دەکەین زۆر باشە دەمێ بزانم تاوەکو ئێستا چەندان پارە کۆ کردوتەوە پارەکە تا ئێستا 50 ملیۆن دەبیتن ئەو 50 ملیۆن تەسمیلی مامۆستایەکی بەڕێزمان کردو لە قەزای قوشتەپە مامۆستا مەلا سدیقا کە بۆ ئەوەی کە ئەوە قدوەی ئێمەیە کە قدوەی ئێمە بە قدوەی خۆماندانە و پارێک کە تەسمیلمان کردو ڕۆژانە بە لایڤ و بە ڤیدۆ بڵاوی دەکەینەوە تەسمیری ئەوش دەکەین بە وەرەقەی دەنووسین ئەوەندە بۆی خەڵک پێمان نەڵێ ئەو پارەتان چی لێ کردووە باشە کەی ئەو پارە و ئەو کەلوپەلانی کۆکراوەوە دەینێرن ئینشاڵڵا ئەمڕۆ بەیانی کۆمە ئەو هاوکاری خلاص دەبێتن ئینشاڵڵا ڕۆژی شەموژ کە تەسفیاتی دەکەین لەگەر مامۆستاوانە قسە دەکەین ڕۆژی یەکشەم یان دووشەم ئینشاڵڵا ڕەوانین دەکەین بە سەربەرزیەوە